جارێکی دیکە دەگەڕێمەوە سلێمانی و لەوێەوە پەیامنێرمان هاوژین جەمال وەردەگرم کە سەبارەت بە راپۆرتێک لەبارەی ڕۆڵی ئەنجومەنی نوێنەرانی عێراق زیاتر زانیاریمان پێدەدات. ئەم کاتت باش هاوژین پێمان بڵێ کە ئامانج لە راپۆرتەکە چییە؟ بەڵێ وا بڕیارە پاشکەمێکی دیکە ڕوانگەی نوێنەرایەتی عێراقی لە دەستگای مەدارێک هەڵدەستێت بە سازدانی سیمینارێک سەبارەت بە ئەدای ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە تایبەتی نوێنەرە کوردەکان لە ئەنجومەی نوێنەرانی عێراق من بۆ وەرگرتنی زانیاری زیاتر سەبارەت بە ئەوەی کە ئایا ئەم راپۆرتە خستنەڕووی ئەدای ئەنجومەی نوێنەرانی عێراق یاخود خستنەڕووی ئەدای نوێنەرانی کوردە لە ئەنجومەی نوێنەرانی عێراق لەگەڵ بەڕێز ئارام کەمالێکێک لە ڕێکخەرانی سیمینارەکە یاخود چالاکیەکە گفتوگوی زیاتر دەکەم. کاگەرام ئەم کاتت باش ببوورە چەند خولەکێک گەشتنیتەوە سپاس دەکەم. ئەم راپۆرتی کە ئێوە ئەمڕۆی خەنە ڕوو تایبەتە بە ئادای ئەنجومەنی نوێنەرانی عێراق یاخود ئەدای نوێنەرە کوردەکان لە ئەنجومەی نوێنەرانی عێراق. ئەم راپۆرتە لەلایەن دەستگای مەدادێکەوە بڵاوکراوەتەوە ئەوان بەشێکی تایبەتیان هەیە ڕوانگەی نوێنەرایەتیکردنی عێراقی کە تایبەتە بە چاودێریکردن و هەڵسەنگاندن و بە دوواداچوون بۆ پەرلەمانی عێراق لەسەر ئاستەفراوانەکەی هەموو عێراق. ئەم ساڵ بەنامەکەیان بەو شێوازەیە کە لەگەڵ ئەوەی راپۆرتێک دەدەکەن لەسەر پەرلەمانی عێراق هاوکات لەسەر هەر پادێزگایەکیش نوێنەرانی هەر پادێزگایەکیش راپۆرتێکی تایبەت ئامادەکەن. ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە کە هاتوونەتە سلێمانی جگە لە راپۆرتە گشتیەکە کە لەسەر پەرلەمانی عێراق ئامادەیان کردووە راپۆرتێکیشیان تایبەت بە هەژدە نوێنەرەکەی پادێزگای سلێمانی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئامادە کردووە. تیایدا هەڵسەنگاندن و بە دوواداچوون و ئەدای نوێنەرەکانی پادێزگای سلێمانی لە راپۆرتەکەیان خراوەتەوە. ئەوەندەی کە لە راپۆرتەکەدا هاتووە ئەدای نوێنەرانی پارێزگای سلێمانی چۆنە بەدەمەوە هاتنیان چۆنە لەگەڵ هاوڵاتیان و بە تایبەتیش ئامادەبوونیان لە نووسینگەی سلێمانی پەرلەمانی عێراق. بێگومان ئەدای نەک هەر نوێنەرەکانی پادێزگای سلێمانی ئەدای نوێنەرەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە شێوەیەکی گشتی زۆر لاوازە لە ئاست خواستی هاوڵاتیان دانێت لە ئاست ئەو بەرنامەی هەڵبژاردنە نییە کە پێشتر کۆمەڵێ بەڵێنیانداوە بە هاوڵاتیان و ئێستا کەوتونەتە گرفتێکەوە ناتوان چۆن خۆیان لەو گرفتە دەرباسکەن کە ئەو بەڵێنانە بهێنەدی. لەبەرەوە بەڕاستی راپۆرتەکان جێگەی خۆشحاڵی نین دڵخۆشکە نین بۆ هاوڵاتی ئومێ دەکەین کە ئەم راپۆرتانە هەندێکی باش بن هەم بۆ نوێنەرەکان کە کێبڵکیەکی باشترکەن هەوڵەکانیان زیاتر بخەنە گەڵ شارەکانیان زیاترکەن بۆ پێشکەشکردنی باشترین خزمەتگوزاری بۆ هاوڵاتیانیان و بۆ جێبەجێکردنی بەنامە هەڵبژاردنەکان و لە لایەکتر هیوادارین ئەم راپۆرتانە ببێتە فشارێک بۆ لایەنە سیاسیەکان کە کێ ئەکەنە کاندید بۆ ئەنجومەنی نوێنەرەکان بۆ ئەنجومەنە هەڵبژێراوەکان و هاوکاریان بن ئەوان ڕێگری نەبن لە بەردەم نوێنەرەکانیان بەڵکو هاوکار و کار ئاسانیان کەن پشت و پەنایان بن بۆ ئەوەی بتوانن بەنامە هەڵبژاردننی لایەنە سیاسیەکە جێبەجێ بکەن. جێبەجێکردنی بەنامە لایەنە سیاسیەکە بە تەنها سەرکەوتن نییە بۆ ئەو کاندیدە و ئەو نوێنەری ئەو لایەنە سیاسیە بەڵکو سەرکەوتنیشە بۆ لایەنە سیاسیەکە کە ئەو نوێنەری نادوەتە ئەنجومەنە هەڵبژێردراوەکان. ئەمەی کە تێبینی دەکرێت ئێستا گفتوگۆکانی هەولێر و بەغدا هەیە لەسەر پرۆژەی یاسای بودجێ ئەم ساڵی عێراق. هەندێک لە نوێنەرانی کورد ئەوەندەیان کە چاویان لەسەر هەرێمی کوردستان و لەسەر حکوومەت هەرێمی کوردستان ئەوەندە چاویان لەسەر بەغدا و لەسەر نوێنەرەکانی دیکەی بەغدا نییە. ئێوە چۆن ئەم بابەتە ئەڕوانن بۆچی لەم کاتەیە نوێنەرانی کورد زیاتر چاویان لەسەر هەرێمی کوردستان و فۆکسە خەنە سەر هەرێمی کوردستان؟ هەڵبەتە بۆ خۆی ئەمەش هۆکارێکی هەیە هۆکارەکەوێت چونکە ئەمان نوێنەری ئەم هەرێمە لەم هەرێمەوە ڕۆشتون حتمما کێشە و گرفتەکان لێرەوە سەر چاویان هەندێکیان لێرەوە سەر چاویان گرت و هەندێکشان لەلایەن بەغاوە سەر چاویان گرتووە. بەڕاستی ئەوە لەوەیە حەقێکی خۆیانە کە فشارکەن لە هەرێم کە ڕێکەوتن بکرێت لەگەڵ بەغایە بەڵام لە چوارچێوەی دەستور و لە چوارچێوەی یاسا و بە شێوەیەک بێت کە لە بەرژەوەندی هاوڵاتیان کۆتایی پێبێت. بۆ خۆ یەکێک لە ئیشەکانی نوێنەران فشارکردنە بەڵام ئیتر ئەبێ فشارەکانیش لەو ئاسابێ وەکوتم بە قازانجی هاوڵاتیان و بازنە هەڵبژاردنەکە یا بشکێتەوە. زۆر سپاس. بەڵێ وەکو کاگارامیش باسی کرد راپۆرتەکەی ئەوان تایبەتە بە هەڵسەنگاندن بۆ نوێنەرەکانی پارێزگای سلێمانی بە تایبەت ئەو هێزولانە سیاسیانی کە نوێنەریان لە پارێزگای سلێمانی و ناردووە بۆ ئەنجومەی نوێنەرانی عێراق. ئێستش لە پێشبنەوە دەست بە خوێندنەوەی راپۆرتەکە دەکرێت و دەست بە چالاکیەکە دەکرێت کەوا بڕیارە کاتژمێر یاخود کاتژمێر و نیوەک بخایەنێت. سپاس بۆ هاوکارم هاوژین جەمال لە سلێمانی و لەگەڵمان.